سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر بابەتێکی دیکە دیارە لای هەموو لایەکتان ئاشکرایە کە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی ناسەقامگیری سیاسی و داراییدا تێپەڕ دەبێت بە جۆرێک خەڵکی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی سەختدایە و بەشێکی زۆری موچەخۆرانی هەرێمی کوردستان لەسەر شەقامن و ناڕازایی دەردەبڕن بەرامبەر بە بار و گوزەرانیان ئەمە لەلایەک وەک بارودۆخەدارایە کە لەلایەکی دیکە ئەو بارودۆخە ناسەقامگیریە سیاسی ئەمنی کە ئێستا دەبینین و هەستی پێ دەکەین وەکێ لە پرۆگرامەکانی پێشووتریش هەمیشە وتوبانەتەوە کە هەرێمی کوردستان خەریکە بە ئاگری شەڕێک دەسووتێکە ئەو خاوەنی شەڕەکە نییە و سەرچاوەی هەڵگرسانی شەڕەکە نییە داخۆ دەبێت لەم سەروەختە کە ئێمە گەشتوینەتە کۆتاییەکان لە خاڵی قەیرانەکان و پێویستە پەنجە لەسەر برینەکاندا بنرێت بۆی چارەسەری خێرایان بۆ بکرێت کە ئەم بەرپرسیارێتە لە ئەستۆی سەرجەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتەوانی کە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا دەکەن داخۆ دەبێت هەرچی زووە چی بکەین بۆی هەرێمی کوردستان وەک ئەزمونێکی دموکراسی وەک ئەزمونێکی ئارام لە چوارچێوەی عێراقی فیدراڵدا بپارێزرەوە دۆخەکەی وەکو ئێستا نەبێ و بەڵکو باشتر بکرێەوە ئارامی و سەردەمی خۆشگوزەرانی بگەڕێتەوە هەموو ئەمانە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز فاتح سەنگاوی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابێ دەبێت بە کورتی بپرسم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنی بەناوی خوای گەورە دیارە لە ڕاستیە بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم لەو پەڕی خراپیایە یا لە دۆخێکی خراپە لانیکە بەهۆی ئەوەی کە مرۆڤ زۆر بەلایەوە گرنگەوە جێگەی بایەخێتی دووشتی سەرەکیە یەکیان گوزەرانی خەڵکە ئەوی تریان ئەمن و ئاساییشە من وازانم ئێستاکە گوزەرانی خەڵک بە تایبەتی فەرمانبەران مامۆستایان ئەو چینانەی کە لەسەر موچەیە بارودۆخ و گوزەرانیان لەو پەڕی خراپیان کەواتە ئەمە لە ڕوویەکۆ ڕوویەکی تر ئەوەی کە پێی وتێلایەنی ئاسایش کە ئەوەش ئەتوانم بڵێم بە شێوازی زۆر زۆر هەمووە بینین کە ئێمە لە بەردەم مەترسی گەوراین و لە بەردەم دەسوەردانی جۆرا و جۆراین کەواتە ئەوەی کە تەنانەت لە قورئانی شاکاڵێ الذی ئەطعمهم من جوع و ئامنهم من خوف کە دوو پای سەرەکی ژیان و گوزەرانی خەڵکن هەردووکی لە بەردەم مەترسی گەورایە و باروگوزەرانی خەڵک ئەتوانم بڵێم گەیشتوەتە ئاستێک بەتایبەتی ئەو چینانەی کە باسم کرد برسی لێ براوە و تا ڕادێکی زۆر کاریگەری کردووە لەسەر دەرونی خەڵک لەسەر بگوڵی ئاسایشی ناوخۆی خەڵک لە ڕووی دەرونیەوە کە ئەمە بخۆی گرفتی گەورە دروستەکەوە هەریەکە لەم گرفتانە گرفتی گەورەی تر بە دوای خۆیان ئەهێنێت بۆیە من وازارم ئێمە لە دۆخێکی خراپین و ئەم دۆخە ئەگەر چارەی نەکەین و بەدەمیەوە نەبین و ئەو کەسانەی کە بەرپرسی یەکە من لەم دۆخە خەمی نەخۆن بەڕاستی قۆناغی زۆر خراپتر لەمەی ئێستاشە بینین باشە مامۆستا چێ بەرپرسیارە لەوەی کە ئەم بارودۆخە گەیشتۆ بە ئێستا بەڵێ بەرپرسی یەکەم ئەو کەسانن کە دەسەڵاتیان بەدەستەوەیە پارتی یەکێتی گۆڕان ئێستا ئەگەر وەکو حیزب سەیریکەین چونکە جڵەوی دەسەڵات بەدەست ئەوانەوەیە ئەوان بەرپرسن لەوەی کەوا ئاراستەی ژیان و گوزەرانی خەڵک سیاسەتی وڵات پەیوەندیەکان لەگەڵ دەوروبەرە ئاسایشی ناوخۆ تەنانەت ئەوان لە ناو خۆشیانە کە پێویستە تەبابن بۆ ئیدارەدانی کاروباری خەڵک گوزەرانی خەڵ ژیانی ئابووری خەڵ ژیانی ئاسایشی جۆرا و جۆری خەڵک چونکە ئێمە هەر ئەوە نییە کە ئەو ناتەبایە هەندێک جار ئاسایشی خۆراکمان هەندێک جار ئاسایشی دەرمان هەندێک جار ئاسایش بەمانە گشتیەکەی هەموو لە بەردەم مەترسیان ئەو کیانەی کە بەرەنجامی خوێن و زەحمەت و ئارەقی ئەم گەلستەم دیدەیە کە بە دەیان ساڵ چاوەڕوانی ئەوەی کرد کە ئێمە خۆمان ئیدارەیەکی باشتر بەڕێوەبەرین ئێستا ئەو بوونە ئەو کیانش لە بەردەم مەترسیەکی ڕاستەقینەدایە کە لە هەر ئەگەرێکە ئەوانی تری جیاواز ئەوانی تر کە چه وڵاتانی هەرێم بنچن لە ناوخۆی عێراقشا بێ یعنی هیچ بەزەیان بەوە نایەتەوەکەوە ئەو دەستکەوتەش کە خەمی با بڵین گەلی ئێمە بووە لە ڕابردووە و پێیگەیشتووە بەداخۆ ئێستاکە بەهۆی ئەم خراپ ئیدارەدانەوە بەهۆی ئەم مامەڵە خراپەی ناوخۆ و ئیدارەدانێکی خراپ بووە بۆ دەرەوە و ئەوانی تریش بەرەو مەترسیەکی گەورەیە بین کەواتە ئێمە لە دۆخێکی خراپین لە زۆر ڕووەوە تەنانەت ئەوانەشی کەوا بەرپرسیارەتی وەگوتم بەڕێوەبردننی ئەم خەڵکیان لە ئەستۆیە
خۆیان ڕێک نین کە بە شێوازێکی باش ئەم ئیدارەدانە ئەنجام بدەن. بەس مامۆستانی باسی کۆمەڵێک لەولایەنە نەت کرد کە بەشدارن لە حکوومەت و لە ماوەکانی ڕابردوش بە حزبەکەی جەنابەوە هەر یەکێک بەشی خۆی بەردەکەوێت لە بەرپرسیارەتی هەرێمی کوردستان، بەڵام دۆخەکە بۆ ئێستا و بۆ ئانی ئەوەیە کە جەنابەت باست کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان بە نمونە بەگریانی هەمیشە ینی حاشای لەو ڕاستیە نەکردووە کە لەگەڵ بەشێک لە ئەجێندا و کارەکانی حکوومەت نییەوە، لەگەڵ بەشێک لەو یەکسانیە نییە کە لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت. ئاخۆ ینی دەکرێت چی بکرێت بۆی کە بەرپرسیارێتەکە هێندە لە ئەستۆی تۆ نەبێت کە لە کاتێکدا تۆ هۆکار نی بۆ سەر هەڵدانی ئەم قێرانە؟ جاری ئەوەی کە ئەم حکوومەتە وەکتم پێک هاتووە بە ڕەزامەندی ئەم هێزانە پێک هاتووە ئەمە لەلایەکی تر ئێستا کە بۆ نمونە ئەگەر نمونەیە بێنینەوە ئەم دەڤەرە بە شێوازێکی گشتی لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و ئەو بەرپرسی یەکەمە. ڕاستە لەوانەیە کۆمەڵەشت هەیە زیاتر لە لای با بڵین پارتی بێەوە بۆ پێی کە کۆمەڵی پۆستی زیاتر کۆمەڵە سەلاحیاتی زیاتر لە بندەسی ئەوایە، بەڵام ئێستا بۆ نمونە بارودۆخی ناڕزایەتی مامۆسایان هاتووەتە پێشەوە و هەموو ئەزانین کە بار و گوزەرانی خەڵک چۆنە و ناڕزایەتی مامۆسایانیش لە هەمان کاتە تەنها تایبەت نییە بە خۆیانەوە، بەڵکو ئەمە تعبیرە لە ناڕزایەتی هەموو خەڵک، دۆخی هەموو خەڵک، دۆخی هەموو فەرمانبەران. من جارێتی ژوتومە ئەم بابەتە پەیوەندی هەیە بە هەموو خەڵکێکە کە فەرمانبەر نییە، چونکە دۆخی موچەک کاریگەری هەیە لەسەر بازار، لەسەر کاسبکارێ، لەسەر سەرمایەدارێ، لەسەر هەمووی کاریگەری هەیە. ئێستا کە بۆ نمونە کە ئێمە لە بەردەم ئەوەی ینی ئەگەری پەکخستنی خوێندندای مامۆستایان کۆمەڵێ داواکاری ڕوونیان هەیە. ئەو داواکاریانە یەک بچۆ سەریان هیچیان ئەستەم نییە، هیچیان مستەحیل نییە، هیچیان ئەوە نییە ئەگەر هات و بۆ نمونە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کابینەکەی بڵێن ئێمە ئەتوانین 1 2 3 4 لەو 5 سییانیان جێبەجیەکەین، دوانیان بەجددی جێبەجیەکەین. ئەمە ممکنە، ئەمە ئەکرێت، ئەمە زۆر گەورەش ناکەوێت لەسەر با بڵین حکوومەت. لەم دەڤەرە با بڵین کە یەکێتی زیاتر باڵەدەستەوە ئەوان ڕاستە مامەڵەیەکی باشیان کردووە لەگەڵ ناڕزایەتیەکان تاوەکو با بڵین ماوەساویستم ئەوە بڵێمانی ئەو ژینگەی کە ڕخساوە بۆی مامۆستا بێتە سەر شەقام چەند مانگێکە خۆ دەزانی لە ناوچەکانی دیکەێمی کوردستان ئەم ژینگەیە نەڕخساوە و داواکاری سەرەکی مامۆستایان بابەتی موچە و قەیرانی دارایی ئەمەش 2000 دیسان دەگەڕێتەوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان. ئەمە تەواوە بۆ گوتم تا ئەیرەی تا ئەو کاتێک کە با بڵێن ئەو دەرفەتە ڕخساوە ئەوانی ڕۆڵێکی ئیجابیانیان مامەڵێکی ئیجابیان لەگەڵ دۆخەکە ئەمە ستایشکرا و ئێمە کێشەمان لەگەڵ ئەوە نیە. کێشەمان لەوەیە کە ئەم هێزە کە پێکهێنەرێکی سەرەکی حکوومەتە و جێگیری سەرۆکی حکوومەتی لەبەردەسایە ناتوانێت ئەوەندە پەستانی هەبێ بەشێک لەو داواکاریانەی مامۆستایان جێبەجێ بکات، یان ئەوەندە پەستانی هەبێ کە لەو کەسێکە لەگەڵیا لەو هێزێکە لەگەڵیا حکوومەتی پێچێناوە دووسێ لەو داخوازیانە جێبەجێ بکرێ، یەکدوانێکی تریشان کە ئەکرێ پلانێکی بۆ دانرێ لە داهاتووە بکرێ. لانی کەم لەمە بەرپرسە، لانی کەم لەمە بەرپرسە کە بتوانێت ئەوەندە پەستان بکات کە تۆ پێکەوە حکوومەتان دروستکرد. ڕاستە ئێمە هەموو بەداخەوە هەموو ئەو ناتەبایانە ئەزانین کە لە بینی ئەم دوو هێزا بووە لە مێژوە و ئێمە باجی ئەو مێژوەشە دەین کە بەڕاستی ئەو حاڵەتە گواسراوەتەوە بۆ ئێستا. ئێمە خوازیار بووین کە ئەوانەی گەنجن و جارێکی تر دەسەڵات ئەگرنە دەست ئەو ڕابردویان لەبیر بچێ و ئیدارەدانێکی باشی ئێستا بکەن بەس بەداخەوە شتەکان دووبارە بنەوە کە ئەمە بەڕاستی کەموکورتێکی گەورەیە کلێنێکی گەورەیە لە سیاسەتکردنی سیاسەتمەداری کووردا هەیە کە ئەبێ ئێمە ئەبوایە لاپەڕەیەکی ترمان هەڵدایەتەوە، ئەبوایە دۆخێکمان بسازانە لە هەرێمی کوردستانە دەسە و دەستکردنی دەسەڵاتی ئاسایی وایە، نەک ئەوەی کە یەکێکیان ئەگە دەسەڵاتی گردە دەست بترسی ئەگەر ئەوی تر گرتێ دەست ئەوی تر تەواو تەهمیش و پەراوێز بخرێ. کەواتە ئێمە لە دۆخێکی سروشتی دەسا و دەستکردنی دەسەڵاتانین، لە واقعێکی دەوڵەتداری دروست و ئەوانین بگرە ئەوەی کە پێوتێ موئەسەساتی ڕسمی دام و دەستگای ڕسمی ئەتوانین بڵین ڕۆڵی گەورەی نەماوە لە شتە ڕۆتینەکان ناماوێتی. ئەجینا لەو دۆخەی کە پەیوەندی بە هەندێک ململانیەوە هەیە ئێمە ئەزانین لە دۆخی قەیرانە سیرەکەی هێزە سەربازەکان لێک جیابنەوە، هێزەکان گشتی ئەچێتەوە با بڵین سەنگەری حیزب ئەوەی کە پێ ئەوترێ میلەت و خەڵک و بەژەوەندی خەڵک لەو کاتانە ئەو ڕۆڵەی نامێنێ و ئەوەی کە باجەکەی ئەدا ئەپریشێتەوە. تەنانەت بەداخەوە ململانەی حیزبی
کە لە زۆر وڵاتە هۆکارێکە بۆ ئەوەی کە هاوڵاتی قازانجی لێ بکە لە دواییە هەرێکە بتوانێت خزمەتێکی زیاتر بکە لە هەرێمی کوردستانە بە پێچوانەوە بۆتەوەی قۆڕخکاری زیاتر بۆتەوەی ئەوەی کە هەریەکە لە زۆنی خۆیان دەسەڵات بە جۆرێ مامەڵە لەگەڵ داهاتی گشتیا بکە کە برژێتە قازانجی با بڵێن کۆمپانیای حیزبەوە کەسەکانی حیزبەوە کە ئەم بەداخەوە ئەمە هەمومان بەڕاستی ئەمەمان لا ناخۆشە بەس ئەمە واقعەکەیە واقعی بازار واقعی کۆمپانیەکان واقعی زەوی گشتی نازانم کۆمپانیەکان ئەوەمان پێڵێ باش مامۆستا خۆت ئەنی دەزانیت لەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان نەیشاردوێتەوە کە ئەنی بێت چارەسەر ماوەتەوە بەرامبەر بەم قەیرانەدارەیە بۆ پێی لەگەڵ بەغدایەت لەسەر هێڵن بۆ چارەسەرێم کێشانە و بابەتی جارێکی تر بۆ جێ عێراق هەموار بکرێتەوە و کێشەی نەوت و ئەم بابەتان بەڵام لە ڕاستیاوی کە گرفتە سەرەکیەکەیەوەی کە بۆچی دەرچەیەکی چارەسەر نییە تاکو ئێستا ینی کاتێکی تااقەت پڕوکێنە لەوەی کە دەبینین وەفد لە هەرێم بۆ بەغدا دێت دەڕوات ئەنجامێکی ئەوتۆنە بۆ تا ئێستا بەغدا بە قەرز پارادا بە هەرێمی کوردستان ئەنی لەمەیانە کوێ بەکەم تەرخەمەزانی ئێمە ئەگەر لە ناو خۆمانە و ئەم دەسەڵاتە بە شێوازێکی تەندروست دەسەڵاتدارێتی بکردایە دام و دەستگاکان فعلەن دام و دەستگای تەندروست بە چ مانایەک تەندروست بەو مانایەی کە بۆ نمونەت کە تۆ وەزارەتێکت هەیە کە تۆ بۆ نمونەت دەرفەتی کار و هەلی کارت هەیە دەرفەتی دامەزراندن لە ڕابردووە بووە هەمووی بۆ هاوڵاتیان وەکو یەک بواە و دۆخی خەڵک بە جۆرێ بواە ئێستاکە بۆ نمونە خەڵکی سەرباری ئەوەی کە موچەی نییە ئەگەر هەستی بکردایە بۆ نمونە ئەوانەی کە لە سەروی ئەوانەی کە دەسەڵاتدارن لانی کەم ئەوانش بێبەش بوون لە کۆمەڵێشت یعنی هەستیان بە عدالت دادپەروەریەکی کۆمەڵایەتی بکردایە دادپەروەریەکی باڵێن ئابووری بکردایە لە ڕووی دەرونیەوە بە جۆرێکی ترە بوون دڵنیام ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا بواە لەوەی ئەم هەرێمە ئێستا هیچ داهاتێکی تیان نییە و ئەو داهاتە بوو دەستکەوتانەی کە هی حکوومەت و وڵاتە هەمووی ئەچێتە خەزیێنەی دەوڵەتەوە بەڵام بەش ناکە ناڕەزایەتەکان جۆرێکی ترە بوو مامۆسا بە جۆرێکی تر مامەڵەیە کرد بەڵام خەڵک هەست بە ناعەدالەتیەکە خەڵک هەستەکە داهاتی وڵات ناچێتە خەزیێنەی دەوڵەتەوە دەستکەوتەکان بە جۆری تر ئاراستە ئەکرێن بۆ بەرژەوەندەکان بۆ خەڵک نین وەکو پێویست باش مامۆستا حەزەکەم لێرە ڕادگرم بۆ نمونە جێگیری سەرۆکی حکوومەت بەڕێز قوبات تاڵەبانی ئەنی لەسەر پلتفۆرمێک لەسەر وبسایتێک بە ناوی شەفافیت بە بەردەوام داهاتی ئیدارەی پارێزگای سلێمانی و ئیدارەکانی دەوروبەری سلێمانی بڵاو دەکاتەوە ژمارەکان ڕوون و ئاشکرانەوە باس لەوە دەکرێت کە ئەم داهاتە بەشی موچەی فەرمانبەران ناکاگەرگریمان تۆ باسیەوە دەکەی یڵی لەم زۆنایە لەم دەڤەرە یەکێتی بەرپرسە خۆ ئەگەر بەم ڕادەیەش ئەو شەفافێتە هەیە و جەنابیش دۆکو هەر هاوڵاتێکی یاسای هەرێمی کوردستان ژمارەکان دەبینی ینی دەکرێت چی بکرێنی چارەسەرێکی دیکە هەیە وەڵاهی من خۆی خەڵک گومانی لەوە هەیە ئایا ئەوەی کە عەرزەکرێ بۆ نمونە ئایا ئەوانەی کە ئیدخال ئەکرێن هەموویەتی گرفتەکە لەوەیە یعنی ئێستا تۆ هەندێک جار هەستەکەی یا لانی کەم هەندێک کەس کە متابعەکە ئەڵێ داهاتی فڵان دام و دەستگا ئەمە بوارد و لا ڕاستە بۆی نەیخێنە سەر لایەک هەموو داهاتەکە ئیدخال ناکرێ ڕاستە ئەوەی کە پیشانە درێکە ئەوەیە کە ئیدخال کراوە ئایا بە فعلی لە سنوورەکانەوە لەو شتانەی کە ئەچێتە چوارچێوەی دام و دەستگاکانەوە هەمووی ئەچێتە ناو ئەو داتایەوە هەمووی عەرزەکرێ یعنی ئەتوانم بڵێم باشە مامۆستا بەڕاشکاوی پرسیارێکم دیسان ئەسمۆ سەر و بابەتی بۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ینی ئێوەش بەشدار بوون لە سەردەمێک لە سەردەمەکان لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەی نەتان توانی بە دوواداچوون بۆ ئەمە بکەن تا بزانن ئەوانی داغڵەکرێ ژمارە ڕاستەقینەکانن یان ئەمە تازە داخلەکرێەوە ئەو کاتانە نەخۆ ڕەنگە ئەو کاتە بۆ نمونە بۆ ئەگەر بۆ خەڵک ئاشکرانەکرابێ بەڵام بۆ حکوومەت و بۆوانی بەشدارن لە حکوومەت ڕەنگە کارێکی ئێستەم نەبووێ جوانە ئێمە ئەوەی کە بەشدار بووینە ئێمە بە چەند خۆناغێک بەڵین بەشدار بووین و دوایی کشاوینەتەوە ئەوانە ئێمە بۆ نمونە وەزیرمان هەبووە بۆ پرسی چاکسازی پرۆژەی تەقدیم کردووە لەو پرۆژەی کە تەقدیم کراوە بە گوێی نەکراوە ئێمە ینی بەشدارێکی فعلی نەبووین لە ڕاستیە هەندێک جا ئەسڵەن بەشداری یەکەممان بۆ ئەوە بوو جۆرێک لە ئینسیجام دروست بێتەوە لە هەرێمی کوردستانە تەنانەت ئەگەر بیری بێت لە دوای بابلێن سیۆکی ئابەوە مامۆستا سەلاحەدین کاتێکە چووە پەرلەمان و دوای بەشداریشمان کرد ئێمە یەکەم قسەی ئەوە بوو کە ئەم شوێنە هەندێک خاوەنی هەیە ئێستا لێرە نین ئەبێ خاوەنەکانی بێتەوە ئێمە بەشداریمان کرد بۆی دوجار یعنی
هەرێم جۆرێک لە هێمنی بۆ بگرێتەوە کە ئەوە سەراتاکانی بوو دوجاریش هەموو ئەو وەزیرانەی کە ئێمە لە هینا هەبوو لە کابینەکانە هەبوونە ئەوەی کە زاهیر بوو ئەوەی کە تاوەکو ئێستا دەرکەوتووە گەندەڵیان لەسەر نەبوو بۆ نمونە کاتێکیش بۆ نمونە وەزیرمان هەبووە بەشداری کردووە بە مەرج ئێمە لە کابینەی کۆتاییە کە پێش ئەم کابینەیە کە بەشداریمان کرد بە مەرج بەشداریمان کرد کاتێکە وەزارەتی کارەبامان وەرگرت بە مەرجی ئەوەی گازۆیل و نازانم ئەو بابەتانیان پێ بدرێت هەر بەس نەبوو ئێستاکە وەزارەتی کارەبا لای ئێوە نەبوو نەخۆ ئەو کاتە ئێمە کارەبا زۆرتر بوو یعنی هەر یەکسە کەناڵەکان حاضر بوون کارەبا کوژایەوە چوونە بازار و ئەویانەکە یان و خەتای گرتی ئیسلامی بەڵێ لەو کاتە کە ئەو پێداویستیانەی کە هەبوو بۆ ئەوە دابین نەکراوە کۆمەڵە پرۆژە بوو بۆ چاکسازی لە کەرتی کارەبا قبول نەکرا وەزیرەکە ئێمە کشایەوە دوجار بە دواتر هەر هەموو وەزیرەکان کشانەوە بەسمێ ئەوەندەی کە بووین ویسومان خۆ ئێوانی بەڵام ئەمە واناکە ینی بەرحاڵ ئێمە لەوەندەی کە لە بەردەستمانە بووە مەسئولین لەو کاتەوە تاوە ینی مێژوو شایدیەوە بۆ ئێوەدا ئێوەش لایەنێکی سیاسی کاریگەر بوون لە هەرێمی کوردستاندا خۆ دەشێت دەگەر بەشداری حکوومەتیش نەکەن بەڵام کاریگەریتان هەبیان فشارتان هەبێ بۆ ڕوتی چاکسازی و گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا ینی لەم سەر وەختەی کە جەنابەت باست کرد و منیش لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا کە نەغڕۆین لە کۆمەڵە کێشە و گیر و گرفت ئێوە چیتان کردویانی بەڵێ من یەک نمونەیەکت بۆ دێنمەوە لە بڵێ دەوری ئێمە بۆ چاکسازی یا خەمی چاکسازی و خەمی خەڵک ئێمە لەم کۆتاییانە کاتێکە یەکێک لەو باس و خواسانەی هاتە پێشەوە کە وەزعی خەڵک خراپە پێویستە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پرساندنی لێ بکرێ بانگ بکرێ بۆ پەرلەمان ئێمەش وەکو بابلین لەگەڵ ئەوەی لە حکوومەتانە بووین ئیمزامان کردکەوە ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێتە پەرلەمان لەو کاتا کە بابلێن ئەم داوایەمان هەبوو ئێمە هێشتا لە ئەنجومەنی پارێزگای دۆهۆکە بەشدار بووین بەو پێی ئەوە هەڵبژاردنێکی تر بوو یعنی من جارێک تری ژوتومە 90 پۆستمان هەبوو کە بۆیە 24 پۆستمان هەبێت کاتێککە ئەم داوایەمان کرد ئێمە کەوتینە بەردەم پەستانەکە چییە یا ئەبێ ئەم ئیمزایە بکێشینەوە ینی پەشیمان بینەوە لەوەی سەرۆکی حکوومەت پرساندنی لێبکە و بێتە پەرلەمان یا ئەبێ وازبێنین لە هەموو پۆستەکان کە جێگیری پارێزگاری دهۆکیشمان هەبوو ئێمە لە بەردەم دوو بژاردا بووین ئەڵێ ئەحلاه مامڕ عەرە بڵێ ئەو بژاردەی هەڵتان بژار هەستەکەن چارەسەر بوو ئێمە گرنگ ئەوەیە لە پێناوی خەڵکە لە پێناوی ئەوەی کە سوور بووین لەسەر ئەوەی کە دۆخی خەڵک خراپە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێویستە بێتە پەرلەمان وازمان لە هەموو پۆستەکان هێنا و هیچ کەسێکیش بەهۆی پۆستەکەیەوە نەمایەوە بۆ ئەوەی کە لەو پۆستانە بمێنێتەوە لەبەر ئیمتیازاتی خۆی ئەمە گرنگە تۆ بتانی واز لە 90 پۆست بێنی ئەگەر دڵنیام بکشایناتەوە 4-5 پۆستی تریشیان پێ ئەداین گرنگ ئەوەیە تۆ کە پێگەیەکت هەبوو توانی بکشیتەوە ئەمە خاڵێکی گرنگە لەوەی کە لە ڕووی مەدەنیەوە بەشدار مامۆستا ئێمە لە بەردەم ڕووداوێکی گرنگی سیاسی داین مەسەلەی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە دەبێت هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی کە بەڵێن بە جەماوەری خۆیان بدەن ئەم بارودۆخە دەگۆڕن چاکسازی ڕیشەیی دەکەن و خۆشت دەزانی بارودۆخەکە بە چەشنێک خراپە ڕەنگە کاتی زۆری بوێت تا بتەوێت جارێکی دیکە متمانی خەڵک بەدەستبێنی و هەوڵ بدەی بۆی خەڵک پاڵپشت و سەپۆرتت بکانی ئەوەکو یەکگرتووی ئیسلامی دەتانەوێت بۆ بەنەفەسێکی تازە جارێکی دیکە لە ئایندەدا بەشدار ببنەوە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان و بەشدار بن لە چاکسازی گۆڕانکاریکردن لە بارودۆخە ئێستا بڵێ ئێمە لە ڕاستیە لە دوو ئاس ئیشەکەین بۆ وگڵی کۆمەلگەی کوردی ئاسێکی کە ئاستی ئەتوانم بڵێم کۆمەڵایەتی ئاکاری قیەمیە با بڵین ئەمە ئێمە ئیشمان کردووە لەسەر پێگەیاندنی مرۆڤی باش مرۆڤێکە خزمەتی خەڵکی خۆی بە بەشێک لە دینی بزانێ و خزمەتی نیشتیمانی خۆی بە بەشێ لە بیر و باوەڕی بزانێ ئێمە لەسەرم ئاستە کار ئەەکەین وە ئەتوان بڵێم خەڵکی کوردستانی شاهێدەکە خەڵکی زۆر باشمان پێگەیاندوو کە خزمەتەکە بەبێ ئەوەی چاوی لە هیچ دەستکەوتێ بێ ئەمە لە ڕوویەکە لە ڕوویەکی تریشەوە ئێمە با بڵێن ئێستا وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن هێزێکە چاومان لەسەر ئەو کلێنانەیەکە لە واقعەکە هەیە و ڕەخنەمان گرتووە لە دەسەڵات کە بە بەرپرسیارەتی خۆی هەڵنەساوە و لەو ناڕەزایەتیانەی کە هەیە بەشدارین پشتیوانی خەڵکین ئەوەی لە دەستی ئێمە بێ ئەمەیە و لە داهاتوویشە ئێمە بۆ نمونە لە ئێستادا ئەوەمان ڕاگەیاندووە کە
چەترێک دروستکە بۆ هێزە ناڕازیەکان بۆ ئەوەی کە لە پەرلەمانی کوردستانە پێکەوە لە ژێر ئەو چەترا بن وەکو ئەوەی کە لە عێراقا پێوتیە بازنەی هەماهەنگی یاخود ئیتاری تەنسیقی کە هەر هێزەیەک بەجیادا بەزێ بەڵام لە چوارچێوەیەکە ئەمەش بۆ ئەوەی کەوا خەڵکی ناڕازی بتوانن لە ژێر ئەم چەترا کۆ ببنەوە و دەنگی ناڕازی ئەگەر نەشگەنە دەسەڵات بەڵام دەنگێکی بەهێز بن بۆ چاکسازی لە واقعی هەرێمی کوردستانە چونکە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەڕاستی مافی لەسەر هەمومانە لە ئەسڵیشا حیزب خۆی دروستبوونی حیزب ئەبێ هۆکارێک بێ بۆ خزمەتی خەڵک نەک حیزب بەداخەوەکە لە وڵاتی ئێمە و لە زۆرێ لە وڵاتانی ترا حیزب بۆتە ڕێگەیەک بۆ خۆ دەوڵەمەندکردن حیزب بۆتە ڕێگەیە بۆ خزمەتی خۆکردن لە ئەسڵا لە بناغا ئەسڵ ئەوەیە حیزب بۆ خزمەتی خەڵک بێ ئەمە پەیامە سەرێکیکەیتی و ئێمەش بەدوای ئەم پەیامە کەوتوین و ئەوە خواستی ئێمەیە کە ئەم کیانەی هەمانە و ئەم خەڵکی هەمانە سەربەرزانە بژین و بەڕێزەوە بتوانن ژیان و گوزەرانی خۆیان بەڕاستی بەڕێ بکەن ئەوەی کە هەیە ئێستاکە ئەزانی چی گرفتێکی گەورەمان هەیە ئێمە شکستی دەرونی کۆمەڵایەتی بۆ تاکی کورد دروست دەکەین شوناسی خۆی لە بیرە چێتەوە جاری وایە تف لە شوناسی خۆیەکە کە ئەمە زۆر مەترسیدارە ینی داگیرکەرەکان چەندێک کوردستانیان داگیرکرۆ بەڵام جۆرێک لە شکۆ جۆرێک لە ڕوبەڕووبوونەوە جۆرێک لە ئەحساس بە ئینتیما وجودی بووە بوونی هەبوو لە ناو تاکی کوردیە بەڵام ئەم واقعیکەوە مرۆڤەکان هەست بە کەرامەتی خۆیان ناکەن ئەوەی کەوا مامۆستایە کە با بڵێن فەرمانبەرێک کە بچێتە بازار و نەتوانێت شتێک بکرێ ئەوەی کەوا بچێت لە دەکەس بپارێتەوە قەرزی پێ بدات و کەس قەرزی پێ نەدا ئەوەی کە نەیبێ پێداویستە سەرێکەکان بەڕاستی ئەمە شکستەوە زیان ئەدا لە کەسێتی کورد هەر ئەمەشە دوجار بەڕاستی ئەگە درێژەی هەبێ جۆرێک لە ئەتوانم بڵێم ئەگە دروست بێ بڵێ بێگانە پرسی ئەگە دروست بێ بە تعبیری کۆن جاشایەتیش دروستەکە کە ئەم تعبیرانە خۆش نییە ئێمە بیڵین چونکە مرۆڤ کە درا لە شکۆی مرۆڤ کە ناچار کرا هەژار کە و دەست کورد بوو ئیتر هەموو کەسی تر ئەتوانێت ئیستیغلالیکە بە تایبەتی ئێمە لە دەور و پشتا هیچ کەسی بڵێ ئەم بارودۆخی کە هەیە بانی مەترسیە بۆ قوارەی هەرێم مەترسیە بۆ قوارەی هەرێم مەترسیە بۆ سەر شوناسی با بڵێن هاوڵاتی بوون و هەستکردن بە ئینتیمای کوردستانی بوون و کوردبوون و کولتوری خۆ و ئەوانە بە تایبەتی ئێمە دەور و پشتێکمان هەیە ئێمە زانی هێزەکان دابەش بوون بە پێی با بڵێن وڵاتانی دەور و پشتە مرکزە بەڵام هیچ هێزیەک نییە لە دەور و پشتی ئێمە بەرژەوەندی ڕاستەقینەی ئێمەی بوێ هەمووی بەرژەوەندی خۆی ئەوێ و ئەم بوونەی کە ئێمەش وەگڵی لە ڕووی سیاسی و هەمانە دەتوانم بڵێم لە لای زۆربیان خوازراو نییە و هەمووی لە هەلێکە گەڕێ بە هەر وەسیلەیەک بێن نەمێنێ ئێمە جارێکی تر ببینەوە پارێزگا و سەر بە بەغدابین ئەمە خواستی ئەتوان بڵێم زۆرینەیە چونکە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی گەورە بوو ئەگەر ئێمە بە باشی ئیدارەمان بدایە و مرۆڤی کورد و کولتوری کورد و مێژووی خۆت و شوناسی خۆتت تیا گەورە کردایە نەک ئەوەی بەداخۆ ئێستا ئیبینین خەڵک باسی بەغداکە باسی ینی ئەمە بە دیوێکی ترا زۆر ینی کارێکی قورسە ینی تۆ مرۆڤی خۆتت وا لێ کردبێ کە تۆی نەوێ کە نەیەوێ ینی شانازی نەکا بەبوونی خۆیەوە بەڕاستی لە هەمووی مەترسیدارتر ئەوەیە ئەو بێباکەیە کە وتمان ئەوەی کەوا هاوڵاتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتی بێباکیانی چاودرانی ڕەوشەکە باس لەوە دەکەن کە حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان باوانی بەشدارن لە حکوومەت بەوانی کە جەناب وەک تۆ دەڵێیت ئۆپۆزیسیۆنین ئەنی غڕورێکی سیاسی گەورە هەیە لەوەی کە کەمێک بەرژەوەندی سیاسیەکانی خۆتان وەلا نانێن بەگشتی دیارە باسەکەم بێن وەک جاری جاران لەسەر مێزێکی گفتوگۆ کۆ ببنەوە پەنجە لەسەر برینەکاندا برێن و ببنە ئەسای سەحری بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە هەل لە ڕاستیدا ئەم غڕورە سیاسیە بەرۆکی هەموو حزبە سیاسی سەرەکیەکانی هەرێمی کوردستانی گرتووە من بە هەر قسەکەی خۆم تەواو بکەم کە پەیوەندی بە منی جەنابیشتەوە هەیە ئێستا کە وەگوتم کاتێک کە مامۆستایان کە نوێنەری هەموو خەڵکن ڕاستە ناوی مامۆستا زەق کراوەتەوە بەڵام نوێنەری هەموو خەڵکن کۆمەڵێ داخوازیان هەیە بەشێک لەو داخوازیانە جێبەجێ ئەکرێ یعنی پلە بەرزکردنەوە بۆچی جێبەجێ ناکرێ یعنی سبەی ئەگەر موشەکەت لەسەر هەنێ بێ بیاخود ئەوی تر بێتەوە یعنی ئەگەر دۆخەکە ئاسایی بێتەوە هەمووی ئەوش ئاسایی بێتەوە یعنی کۆمەڵە مامۆستا کە
بەشێکی با بڵێن تەعین ببێ و دابمەزرێ یاخود ئەوانە بۆ جێبەجێ ناکرێت باسی ئەوەی کە ئەم موچەچی بەسەر هات بۆ جێبەجێ ناکرێت ینی ئەو موچانەی فەوتاون بۆ دایان ڕێگەمان هەیە کە ئەکرێت ئەوەی بکرێت لانی کەم ئێمەڵێن هەندێک لەم داواکاریانە بەدەمەوە بن لەگەڵ ئەوە یعنی ئەم دەسەڵاتدارانە ئەڵەی وا تێگەیشتون ئەگەر بەدەم هاوڵاتی خۆیانەوە ببن تەنازولیان کردووە مامۆستا یەک چۆز ڕاشکاوتر قسە بکەین بەدەم نەهاتنەوەی مامۆستایان داواکاریەکانیان تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بۆ بارودۆخەوە نییە کە لە بەشێکی هەرێمی کوردستان بارودۆخەکە ئارامە وەک میلی کاتژمێر دەڕوات خوێندنگا کراوەیە مامۆستا دەچێت بۆ دەوام ناڕەزایی نییە کەس نایەتە سەر شەقامانی هەز ناکەی ئەم دابەشبوونەوەی کردووە کە حکوومەت بێباک بێ خۆی ئەوەی کە لەوێ هەیە دۆخێکی سروشتی نییە ئەوە دوجار واقع ئەزانم واقع بەس شەوسانەوەیە ئەو خەڵکە ئەچەوسێنرێتەوە ئەو خەڵکە ئەگەر ئازاد بێ بە جۆرێکی تر تعبیر لە خۆیەکە کە ئەم دۆخی جۆرێک لە خۆسەپانە کۆتایی خێر نابێ بەڕاستی بەس مامۆستا تۆ چی ناوەنی ئازادی ئەگەر بۆ نمونە بەشێکی زۆری مامۆستا بێتە سەر شەقام لە هەولێر و لە دهۆک و لە جێگاکانی تر پێ دوایانی قەتڵ و عامەکرێن پێ دوایانی تووشی سزای قورسە بن بەڵێ بێگومان هیچ ناڕەزایەتیەک قبول ناکرێ ئەگینا خەڵقی توانی یەک دوو جار ئێمە ئەزمونمان هەیە لەوێ زۆر بەتوندی ئێمە باجی قورسی نییە بۆ ئایندا هەموو ئەو دۆخەی کە ئێستا هەیە چ لەوەی کە لە ڕووی گوزەران بەسەر خەڵکی هاتووە چ لەوەی کە جۆرێک هەست بە چەوسانەوە بکرێت لە دۆخێکە ئەتەقێتەوە یعنی خەڵک بە دوای تەنفیسێکە ئەگەڕێ ئەگەر ئەو هێزانە چ لەوێ و چ لێرە ئەگەر بەڕاستی ئەیان نەوێت دەور و ڕۆڵیان هەبێت لە داهاتووە بەخۆ ینی ئەویان هەبێت ئەبێ بە سروشتی خەڵخۆشی ئەوانی خۆش بوێ ئەوانی بوێ چونکە ئەگەر تۆزی هاوکێشەی سیاسی گۆڕانی بەسەرا بێ لاوازیەک ڕوو بدات تەقینەوەیەک دروستە بێ دوایی زۆر زیانی گەورە ئەەکەین و ئەو واقعی کە ئێستا هەیە تێک بچێ زەرمەندی یەکەم ئەوانن کە خاوەنی دەسەڵاتن خاوەنی کۆمپانیان خاوەنی ئابوورین بۆیە ئێمە پێویستەکە بەدەم خەڵکی خۆمانەوە بین بەدەم خەڵکی خۆبوون گەورەیە بچووکی نییە تەنازل نییە بەڕاستی ئەم منافەسەیە کە هەیە لە کوردستانە دۆخێکی دروست کردووە تەنانەت بەدەمەبوونی خەڵکی خۆت یعنی کەی ئەوە یان نزمیە تاوای تێ بگەن یاخود ئەمە هەتا مەترسی ئەوەی لەکرێت لە داهاتوە ئەم 2/6 پرد ببێ بە جۆرێک بەس مامۆستا ئێوە بە هەژمونی سیاسیتان بێت لە دەڤەری بادینان پێگەیەکی بەئێستانە ینی بۆ نەتانتوانیەوە دەنگی ناڕەزایی بن بەڵێ ئێمە یەک دوو جار بەشداریمە لەو ناڕەزایەتیانە کردووەوە کۆمەڵە کەسمان بڵێن لە مامۆستایان ساڵی پار یا پێشووتر بوو خۆپیشاندانمان کرد وە زۆرینەی ئەو خەڵکە چ لە هەولێریش و چ لە بادینانیش کەسە محرریکەکان ئێمە بووین و زۆریشان گیران و هەندێکیان سزادران و بگرە هەندێکیان لیاندرا بەڵام کە تۆ بە یەک دەست شەپڵە لێ نادرێت و بە حیزبیکردنی ئەم پرسانەش تا ڕادەیەک تۆزێک ینی خراپە و لە قازانی دۆخەکە نییە شتەکە بێتە خواستی جەماوەەر باشە هەتا ئێستاکە ئێمە لەم ناڕەزایەتی مامۆسایانە بەشدارین تایە بەس بەشدارێکین وەکو مامۆستا بەشدارین وەکو خواستی خەڵک وەکو تاکێکی ئەم وڵات تاکێکی وڵاتە نەمانویستووە بیکەینە باڵین مزایدەی سیاسی چونکە ئەسلی قەزیەکە قەزەیەکی ڕەوایە وتەوزی بابەتێکی گشتیە بابەتی گشتی بەشدارین تایە لە هەولێر و لە دووهۆکیشە ئێمە لەو کاتێککە ناڕزایەتی دەربڕاوە وەکوتم کۆمەڵکمان گیران زۆربەی ئەو کەسانی کە لە پێشەوە بوون کەس بە معنای ئینتیما سربەیە گرتوو بوون بەڵام بەداخەوەی تر ڕوبەڕووبوونەوەی ئەو خەڵکە کە داوای خواستی خۆیەکە لەوێ تونتر بوو و ئەتوانم بڵێم جۆرێک لە یعنی مامەڵەیەکی خراپ بوو لەگەڵ ئەو دۆخەکە دۆخێکی سروشتی هەیە ئەگەر تۆ ڕێگەی پێ بدەیت بە هەر حاڵ ئێمە لەگەڵ ئەوین کە ئەگەر ینی ئەم دۆخەوە گوتم کار لە دەرونی خەڵکەکە کار لە کۆمەڵێ ئیفرازات دەرهاویشتەی تری زۆر گەورەی دەرونی کۆمەڵایەتی کۆمەڵێ ئەتوان بڵێم جۆرێک لە ئینحیرافات هەتا ئەوەی کە ئێستاکە ئەو هەموو خوێندکارەی کە لە ماڵەوەیە ئەو هەموو قوتابیەی لە ماڵەوەیە دەیان ئەگەر چارەسەری بۆ نەبینرێتەوە یعنی کۆمەڵێ دیاردە کۆمەڵێ حاڵاتی خراپ دروستە بێ لە ڕووی سلوکەوە لە ڕووی لایەنی دەرونیەوە ینی ئەمانە هەروان نییە کەسەکە لە ماڵەوە بێت و ئیتریچی نەبێ هەمووی خوب بە مۆبایلەوە گرێ خەوی دوور و درێژی بێ معنە دروستە بێ ئەمانە هەموو یادەی
کاریگەری لەسەر لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەڵامانی ئەمە دەکەم بۆ پرسیاری تۆ نزیکترین دەوڵەت لێمانەوە ئەگەر بوترێ کاریگەری هەیە ئێران و تورکیایە. ئێران دێت لە ناو جەرگەی پایتەخت هەرێمی کوردستان لە ماڵێکی سیڤیل نشینەدا، تورکیا دێت نیوەی گوند و دێهات و ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەمان دەکات. ئیدی ئەگەر بێت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەژێر ئەجێندای ئەم لایەنانەدان چۆن دەکرێت ببنە سەرچاوی مەترسی بۆ هەرێمی کوردستان؟ خۆی ئێمە ئەگەر ئەمە یەک دەگرێتەوە ئەم هاوکێشەیە ئەزانی چۆنە ئێمە ئەو هێزانەی تەنانەت کە دژی ئێمەن بەڵێ ئەگەر ئێمە لە ناو خۆمانە یەک بووینایە ڕوبەڕووبوونەوە پەستانی ئەوانیش بۆ ئەوەی کە شتێکمان پێ بکەن یا پەستانێکمان لەسەر دروستکەن کەمترە بوو، کاریگەری کەمترە بوو. بەڵام هەموو یا بەهۆی هەندێک هۆکار کە لەم لایە لەو لا هەیە ئەم دەستوەردانانە ئەکرێ و هەندێکیشی هەر بۆ گوتم لەوانێ ستراتیژ بێ کە نەویسرێ ئێرە بەهێز بێ. بەڵام چونکە ئێمە ماڵی خۆمان وڵی وێرانە پەرتەوازەیە ناتەباین هەموو کەسێت عادەتەن لە درزەکانەوە دێتە ناوەوە. ئێمە درز هەیە لە نێوان خۆمانە، درز هەیە لە وەکتم لە ئیدارەدانێکی جوانە، ئیتر ئەوانی تر هەندێکی پاسا و هەندێک بە بێ پاسا و یا بە پێی استراتیژیەکە هەیەە ئەتوانن دەزوەردان بکەن. ئێمە لەگەڵ ئەوهین ئەوەی کە هۆکارە بۆ ئەوەی بە کورتی شتەکان بە شێوازێکی یاڵێ ڕیشەیی چارەسەر بکرێن، کەمترین دەرفەت بهێڵینەوە بۆ دەزوەردانی ئەوانی تر، کەمترین پاسا و بهێڵینەوە بۆ ئەوانی تر. ئەگەر ئێمە خۆمان لە ناو خۆمانە تەبابین ئیدارەیەشی باش بدەین، دەزوەردانەکان کاریگەری هەیە بەس کاریگەریەکەی زۆر کەمە و هەندێک جار کۆمەڵێ گرفتت بۆ دێتە پێش. ئەگەر خەڵکی خۆتت لەگەڵا بێ کە هەست بکەی جەماوەری خۆتت لەگەڵایە جۆرێکە، ئەگەر هەست بکەی خەڵک خواخوایەتی تۆ نەمێنی تۆ لا بچی خۆ هەندێک جار یعنی هەندێک خواست کە خەڵک هەیەی لەوانەیە دیراسەیەکی قوڵی نەبێ بەس لە کاردانەوەی نەفسی لەو دۆخە خراپەی کە تایەتی لەوانەیە خواستی بۆ شتێک بێ کە دوجار ئەگەر ڕوو بدا هەموو زەرەر بکەین. هەرچی دێتە ئەم پرۆگرامە پێکەوە گفتوگۆ دەکەین، باسی کۆدەنگی نیشتیمانی دەکات، باسی یەکدەنگی لایەنەکان دەکات. ئەگەر وایە ئەمە چارەسەری ڕیشەیە، ئەمە دەرمانی برینەکەی بۆ نایکەن. وڵی ترەوە بێ لەوانە بپرسی کە ئێستا قورسایی با بڵێن هێز و پارە و بەفعلی ئیدارەی ئەم هەرێمە ئەدەن. ئێمە لە ڕابردووە کاتی خۆی کە سەرەتای شەڕی ناخۆوانە بوو ئیدارەی زۆر ئەم با بڵێن ئاشتەوایانەمان کرد. یعنی ئەوە ئەگەر ماوەیە بگەڕێتە دواوە لە کۆتایی نەوەتەکانە چەندین لیژنە ئێمە پێکمان هێنا هەندێکی سەرپەرشتیمان کرد بۆ کۆکبوون بۆ با بڵین ڕێخستی ناوماڵی کورد تا گەیشتە ئەوەی کە خەڵک جۆرێک لە پێی ناخۆش بوو کە ئێمە ئەو ڕۆڵە بجێڕین ئەوەندە چوینە ناو ئەو ئاشتەوایانە. بەڵام دوای بۆمان دەرکەوت ئەم هێزانە بەداخەوە ئەبێ هێزێکی دەرەکی بێ ڕێشیان خا بە زۆر بە پەستان خۆ ئەزانن هەر لە ڕێخستنەکەی با بڵێن ماندلی ئۆلبرایتەوە کە بە بڵێن ئەو کات وەزیری خارجی ئەمریکی بوو تا ئەمەی کە جاری وا هەیە ئێران یا هێزی تر یاخود ئەمانە ڕۆڵیان هەیە. یعنی بەداخەوە ئێمە ئەڵێ ماڵت پڕ لە ڕازیانە و بەژانە سکەمری ئێمە ئاوهایە یعنی لە ناو کۆمەڵگەی خۆمانە خەڵکی باش هێزی باش هەیە بۆی ئەو تەبایە دروستکە. بەڵام کارەکە گەیشتووەتە ئەوەی کە تەنانەت ئەو هێزانەی کە ئەو خواستەشان هەیە ئامادە نین چونکە هەستەکەن جۆ ناگیر ئەوەی کە خۆیان ئەیانەوێ ئەوە ئەکەن و ئەو بارە دەرونیە خراپەی کە وە گوتم مێژوویەکی هەیە و درێژەی هەیە بەداخەوە نەبڕاوە لای ئێمە وایە کاتێکە ئەم دۆخە نوێ هاتە پێشەوە بەشێکی زۆر لە مێژوومان لەبیر بکردایە سەرەتایەکی نوێمان دەست پێ بکردایە بەس بەداخەوە لەگەڵ زۆربوونی بەرژەوەندی و بەرژەوەندی ئابووری لە جیاتی ئەوەی ئێمە بەهێزکە ئێمەی جیا کردەوە لە یەک کە ئەمە بەڕاستی گرفتێکی گەورەیە وە گوتم ئەوان نابیستن لەوانی تر بەداخەوە و ئەو کاتە چۆنەڵی شتێکەکەن کە پستانێکی تریان لەسەر بێ ئێستا گرفتەکە ئەوەشە ئێستا کەوتونێتە بەردەم هەڕەشەیەکی گەورە لەسەر بوونمان کیانمان هێشتا ئەم خواسی بەوەی لەوانەیە ئەمریکا لە داهاتوە فریای کە ئەمیتر هێزی ئێران یا تورکیا نازانم چی فریای پێ کە ئەمە خەتەرە. ئێمە من وازام دڵسۆزی ڕاستەقینەمان نییە ڕاستە هێزەکان لەبەر هاوکێشەی سیاسی و دابەشبوونەکانی کە هەیە لەم ناوچە کە ئەم منتخی خۆتە زانی هەر خۆی
لە میسرەوە بیگرە بۆ ئێران، لە ئیسرائیلەوە بیگرە بۆ تورکیا، بۆ عەرەبستانی سعودی، ئەم منتیقە ئەکوڵەیە بارودۆخەکە بە جۆرێکە هیچ ئەمان و زەمانێک نییە. جا ئێمەش ئەڵقە لاوازەکەی، یعنی خەڵک دێت کێشەکانی خۆی لەسەر زەوی ئێمە یەکلا ئەکاتەوە، ئێمە بەرەکەوین، ئێمە بینە قوربانی، چونکە بە یەک ئەڵێ بە تیرێ دوو نیشان ئەشکێنێ. بۆیە یعنی ئێمە پێویستیمان بەڕاستی بەوەیە کە نازانم تۆزیەک بەرپرسیارانەتر و مەسئولانەتر ڕەفتارکەین، ئەو بێباکیە لە کۆتاییە زیان ئەدا لە ئێمە بەڕاستی، لە کۆتاییە لەوانێ بگاتە دۆخێک خۆگەر زیانیش بدا هەموو زیان لە کار لە کار بترازێ، وەکو گوڵی کەشتیەکە کە تۆ تیای بێت و کونی بکەیت و هەمومان ئەخنکەینتایە. لە دوجارە ئەگەر ئێمە مامەڵەی مەسئولانە نەکەین هەمومان زەرمەند دەبین. بەڵام ئێستا کۆمەڵێک لەوانەیە کە ئێستا کار بەدەست و بەرپرسن لە وڵاتە ئەتوانن چاکیکەن ئەگەر تۆزێک لە خۆیان دوورکەونەوە، لە خواستەکانی خۆیان دوورکەونەوە، لە خەڵکی خۆیان نزیک بنەوە. باش دەزانیت ئێمە لە گفتوگویەکی چڕۆپڕین لەگەڵ بەغداوە لە شەوەکانی ڕابردوو لەگەڵ پەرلەمانتارێکی بەڕێز لە پەرلەمانی عێراق و لەسەر حیزبەکەی جەنابتان گفتوگۆمان کردانی باسی لەوە کرد کە بەداخەوانی هەرێمی کوردستان لە سەردەمێکدا کە لەو پەڕی نقطەی هێزا بوو بەرامبەر بە بەغدا ئامادەی سازش و ڕێکەوتن نەبوو، بەڵام لە 2000 دۆخێک دروست بوو بەلاوازی کەوتینە بەردەستی بەغدا. ئەنی دەکرێت ئەوم پێ بڵێ ئێمە بەشی ئەوەمان ببەرەوە ماوە لەوەی کە بتوانین جارێکی تر بەق نقطەی هێزەوە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ بەغدادا بنیشین لەسەر و کێشانی کە پێوەستە بە ژیانی خەڵک. خۆی ئەوە ڕوونەکە پێگەی ئێمە لاواز بووە، وەلەو کاتانەی ئێمە بەهێز بووین لەگەڵ حتا عێراقیشا بێباکانە مامەڵەوان کردووە بە ناوی شەڕی ئابووری سەربەخۆمان، بە ناوی ئابووری سەربەخۆوانە لە بری ئەوەی خەڵک دەوڵەمەندکەین خەڵکمان هەژار خست، لە بری ئەوەی کوردستان دەوڵەمەند بێ کۆمەڵی خەڵک دەوڵەمەند بوون، کۆمەڵێ کەسی دیاریکرا و دەوڵەمەند بوون. ئەوە گەورەترین گرفت ئەوەیە تۆ یعنی تەبەقیەت دروست بێ، خەڵکی ئەوەی کە پێوتێت چینی ناوەڕاست، چینی مامناوەند زیاتر هەژار بن، چینێکی کەمی سەرەوە زیاتر دەوڵەمەند بن. ئەمە تەواو چینەکان لێک جیاکاتەوە، ئەوتانێ خوێندنیان جیایە، سەفرەیان جیایە، سەردانیان جیایە، خەستەخانەیان جیایە. ئەمە ئەم تەبەقیەتە زیانی گەورەمان لێدا. ئێمە ئێستش ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە، لەگەڵ خەڵکی خۆمانە، هێشتا ئەومان ببەرەوە ماوە، هێشتا خاڵی ئەوەندە زۆر هەیە کە ئێمە کۆ بکاتەوە. ئاخر ئێمە وەکو بەغدانین شەڕی مەزهبیمان تیابێرە ڕاستی، ئێمە یەک گەلین کورە لە ڕووی دینیشەوە حسێبکە یەک مەزهبین، شتێکی کەم نەبێکە شەڕ بۆ یەک شوناسەکەی مێژوویەکی پر خوێناوی کە لە پێناوی ئەم نیشتیمانە داومانە. خاڵی هاوبەشمان زۆر زۆرە، ینی کێبرکەی ئێمە ئەتوانین بڵێم کێبرکەیەکی حیزبی ئابووری هەندێک جار خواستی بە بڵێن بنە ماڵە و بەعزێک کەسایەتیە. ئەمانە ئەگەر ئێمە وەکتم ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە، لەگەڵ گەلی خۆمانە، بەرپرسیار بین لای خۆمان پرسیار بزانین لای خوای گەورە، لای خەڵکی خۆمان، خاڵی هاوبەش زۆرە و ئەو قوڵاییە زۆرەمان لە جیاوازیە زۆرەمان لە نێوانە نییە لە ڕاستیە. یعنی دەرفەت هەیە هەر بەوەی کە تەباییەک دروست کرێ، هەر بەوەی کە وەکتم تۆزێک تەنازل لە مەسلحەتی خۆمان بکەین لە پێناوی خەڵک، هەر بژانەوەیکی ئەو خەڵکە بۆ خۆی کاریگەری هەیە، هەر لەوەی کە تۆ لە کوردستانە بتانی ململانەیەکی تەندروستکەی لەگەڵ یەکتریا و دواتر حکوومەتێک دروست بکەی، نازانین شکل و شێوەی داهاتوو چۆنە بێ. ینی ئەوەی کە یەکێک ئەوێ هەمووشت قۆڕخکە، هەمووشت هەرخۆی بێ، تەجاوزی دەست ینی ئێمە دەسوورمانە بەداخەوژی لە گرفتەکانمان یاساکان بکات و هەندێک جار پشتی زۆر ناسایانیش بچەسپێ لە وڵاتە، شخصەکان ببنە مەزدەری هەموو یاساکان، یاسا لاستیک بێ، ئەمانە بۆ خۆی تر ئێمە وێرانەکە. بەڵام ئەگەر تۆزێک وەکوتم نزیک بینەوە لە خۆمان، لە خەڵکی خۆمان، من وازانم گەورەترین شت بۆ هێزە سیاسیەکان خەڵکە، کە تۆ خەڵکی خۆتت لە پشت بوو. زۆر جار یعنی ئێستا کە ئێمە ئەبینین لە شوێنێکی وەکو غەزە، خەڵکی خۆیان هەیە، پشتیوانیان ئەکا، خۆشیان ینی مدەڕە بن، توانیویانە ینی بەرگەی زۆر ئەو هەموو قوربانیەیان داوە، بەڵام
تا ڕادێکی زۆر بەرگیان گرتووەکو وجودێکە لە هەموو دنیا اعترافیان پێکە بەس بڕوا بکە بەم واقعی ئێمەوە هەر قەیرانێک ڕوو بدا هەر هێرشێک لەملا لەولا لەو سێ کوچکەیە ڕوو بدا خەڵک ئامادە نییە بە ئاسانی بەرگریش لە وڵاتەکەی خۆشی بکە لەوانەیە ئامادە بێت تەسلیم ببێت و ئەوە بکات یان ڕابکات و نازانم بڵێم مەبەستمەوەیە هەزی بڵێ لە ناخەوە جۆرێک لە ڕووخانی خۆشەویستی بۆ خاکیش بڵێ یعنی ئەوە خۆی گرفتە من وا ئەزانم ئەوە گرفتە گەورەکەیە کە تۆ شوناست لاواز بوو ئینتیماد لاواز بوو ئامادەی قوربانیداننی ئامادەی بەرگرینی کە ئەم ڕۆحە بەهۆی چیوە دروستەوە بەهۆی ئەم مامەڵە خراپە لەگەڵ خەڵکی خۆمان لەگەڵ گوزەرانی خەڵک هەندێک جار لەسەر ئاسایشی هەندێک ئاسایشی جۆرا و جۆرە وتم مەگەر تۆ دەرمانەکەشت فرتوفێڵی تیا بکرێ ئەوە تۆ زیانت داوە نەخۆشی دروست کردووە تۆ تریاک بێتە ناوەوە بە 100 کیلۆ و بە 1000 کیلۆ و نازانم چی بێتە ناوە گەنجەکان شکستە هێن گەنجەکانت نەخۆشە بن بێتوانە بن خەمی خۆیانە بێ خەمی ئەوەی بەس چۆن خۆی بکە نەک خەمی نیشتیمان و خەڵکی خەمی قیەم و خەمی وڵاتی بێ. سپاس بۆ بەڕێز فاتح سەنگاوی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان بووی بەخێرەوەی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە بەخێربی. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری گفتوگۆکەی ئێمە بوون پانۆرامەتان پێشکەشکرا هەر شاد بن.